والله أتمنى بو حقوق الدين خاكي كردستان كان شهيدة كان مع وزاح نرى شوار برام شهيدة كسم نما ئەم ڕۆژە یەکلایکەرەوە بوو بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە. دوای 4 ساڵ پارتی گەڕایەوە بۆ کەرکووک و بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد. پارتی بە 2 کاندید بەشداری لە هەڵبژاردن کرد و هەردوو کاندیدەکەی لە بازنەی 1 و 2 سەرکەوتوو بوون. ئەمە شوای کرد کە هەرزوو لایەنگرانی پارتی بکەونە خۆشی دەربڕین لە سەر شەقامەکان. ئەوانەی کە دەنگیان بە پارتی دیموکراتی کوردستان داوا دەیانەوێت کە هەم بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە هەم کوردیش بە هێزتر بێت. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە کورد لە کەرکووک نەهامەتی زۆری چەشت. ئێستا بە هەر شێوەیەک بێت دەیانەوێت لە ڕێی پرۆسەی دەنگدانەوە هەم بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە هەم کوردیش بەهێزتر بێت. پارتیش بۆتە خاوەنی ئەو بەڵێنەی کە کەرکووک ئاسایی بکاتەوە. وەک هاوڵاتیەک دەنگت بە چ لایەنێکدا؟ وەڵام من دەنگم بە پارتی دیموکراتی کوردستان دەم. بۆچی یانی دەنگ؟ وەڵی من بە حزبێکی زۆر ڕاستی ئەزانم 70 ساڵە خزمەتەکە. بەڵێ. چاوەڕوانی چیەکەی؟ بۆ نمونە داواکاری چییە لە پارتی؟ داواکاریم لێیەتی خزمەتی زیاتر بکە لەبەروی متمانیە زۆری بەدەستێنەوە ئەم جارە لە کەرکووکە. پارتی پێش ئەم چەند ساڵ لێرە نەبوو خەڵک بۆی دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان خزمەتێکی زۆری کردو 75 ساڵ 80 ساڵ خزمەتی هەیە لەبەرەوە خەڵک متمانیدا بە پارتی دیموکراتی کوردستان. ئەو چەند ساڵی کە لێرە نەبوو ئێستا کە هاتوۆتەوە چاوەڕوان نەکرێت گۆڕانکاری لە دۆخی کەرکووک بکرێت؟ بەڵێ چاوەڕوانی زیاترشی لێکرد. هیمێدم زۆرە زۆرش. ئەمەی کە تو ئێڵێ وەک دەنگدەرێکی پارتی خەڵکی زۆرینە ئەم قەنەعەتیان لا دروست خەڵک زۆر بۆتە قەنەعەت لایەنگرەکان تر پەیوەنیان بە شخصی خۆم و کولوتیان ئێمە دەنگە دێنە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی زۆر بەڕاستی ئەزانی و خزمەت جەماوەڕەکەشی خۆی خزمەتەکە. ئەمە یەکەم جارە تەمان کەرکووکیەکان ئاوە بۆ شێوەیە متمانە بە پارتی بدەن. ئەمە چۆنە بینی؟ ئەمە مانای چییە؟ دەلالەتی چییە؟ خاستن کاک شاخەوان لەبەروی هینێکی دەورێکی زۆر باڵای هەبوو لە مۆزعەیە خەڵک متمانی زۆریدا بەرەس کاک شاخەوان عەبدوڵڵا. بەڵێ ئێستاش ئەگەر بکرێ داوا لە جەنابی سەرۆک بەرزانیەکەم بیکاتە محافزی کرد. داواکاری زۆرینەی خەڵک لەبەروی کاک شاخەوان پیاوێکی زۆر بەتوانایە. من خۆم زۆر ئیشیم دیوە شەکانی زۆر جوانە. باشە تۆ ئەوەی کە خەڵکت بێت خەڵک چی ئەڵێ لەسەر وەزع کەرکووک؟ خەڵک زۆر متمانی زۆرە بە گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ناو ئەم هەڵبژاردنەی حکوومەتێکی دڕابی. هیمێدیان زۆرە داواشانە کە مەگەبارەکانی بگەڕێتەوە ڕەنگە زیاتر وە زەمان باشتر بێت. حەزەکەم مەم گوتی لێرە دەوری هەبێت لێرە مەحافزی هەبێ بەس کورد بێ هەرچی بە قەیناک پارتی بێ یەکێتی بێ. تو خەونی تۆکو کوردێک چییە؟ داواکاری چییە؟ وڵی داواکاریمان ئێمە چییە؟ کوردەکە لێرە خەڵک کە گوڵەتی یعنی وەک بێت ئیناوەکە لێ فەرقی هەیە سلەمای فەرقیە لێرانە کێمە چۆسەهاوی لێرە کوردەکە ئێمە چاومان لە قابی ئەم کوردی کوردستانێ ئەوەی دیە بەخێر بێ. تۆ هاوڵاتیەک ینی چاوەڕوانی چی ئەەکەی؟ داواکاری چییە لە پارتی بۆ کەرکووک کە بیکات؟
والله پارتی هەر لە بدایەتەوە لە وەسی شۆڕشەکات هەر لەسەر کەرکووک بین بووە وازی لە کەرکووک نێناوە ئەجا کەرکووک لە 16 ئۆکتۆبر حکم لە دەستیان بوو وەختی نەجمەدین سەربەوان بوو محافظ بوو خۆیان 6 کورسیان هێنا بەهینی خۆیان سوڵتەیان بەسەرەوە ئەوەی بەسەر کەرکووک هات تۆزێ غەڵەتی تیا هەبوو زۆر لەسەریان بۆی ئەو خەڵکە لیان بێزار بوو تاینەکە ئیندە 16 ئۆکتۆبرەوە هیچ کەسیانش نەدرایە دادگا و هەمویان بۆ خۆیان واسڕێنەوە لەو ناو طبعا ئەوەی کە کەشوهەوای هەڵبژاردننی ئەم جارە جیاوازتر کرەوە بوو کە جگەل لە خەڵکی پارتی جگەل لە دەنگدەری پارتی جگەل لە کادری پارتی کۆمەڵێک خەڵکی دیکە کۆمەڵێک کەسی دیکە لە حزبەکانی دیکەوە هاتن ئەم جارە دەنگیان بە پارتی دیموکراتی کوردستاندا جگەلەوەش طبعا خەڵکێکی بێلایەن خەڵکانێکە لە دەروی پارتی بوون ئەم جارە بە تەواوی گەیشتنە و قەناعەتەی کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن لە کەرکووک ئەمە بوو بە بۆچوونی بەشێکی زۆر بوو بە بۆچوونی بەشی ینی بوو بە بۆچوونی زیاتر لە 45-50 هزار کەس کە ئەم جارە دەنگیان بە پارتی دیموکراتی کوردستاندا ئەم جارە کۆمەڵی کەس لێرن من لەگەڵانە گفتوگۆکەم کە کەینی خۆی گەنجێکە لێرە با بڵێن توانم بڵێم نوێنەرایەتی دایان گەنجی دیکەی شەکە کە ئەم جارە بە هەموو قەناعەتیانەوە دەنگیان بە پارتی دیموکراتی کوردستاندا چۆن بوو ئێوە قەناعەتتان بۆ هێنا کە دەنگ بە پارتی بدەن وڵای ئێمە ڕاستە پێشترەگە هەر ڕاو بۆ چوونێکی دیکەمان هەبێ هەر لە گەڵ هەر حزبێکی دیکەیا بین بەڵام قەناعەتێکی تەوامان بۆ پێیا بوو کە پارتی دیموکراتی کوردستان داکۆکیکەرێکی مافی کەرکووکیە بە تایبەتی لەگەڵ ئەوەشە ئێمە بە حزبێکی خۆمانزانی و وەکو داکۆشیکەرێکە لە مافەکانی کەرکووک دەنگتان بە پارتیدا بەڵێ بۆ پارتی کرد لەم هەڵبژاردنە بەڵێ چۆن بوو خەڵک چۆن پێشوازی لە پارتی وڵی زۆر گەشتبین بووین لەگە خەڵکانی خەڵکێکی زۆر متمانەی بە پارتی دیموکراتی کوردستان هەبوو و ئەوەی لەسەر خەڵکش بوو کردی ئیتر لەمە بە دواوە ئەوەی لەسەر حزب بشە ئەبێ بۆ خەڵکی بکە تا ڕادەیەکی باش هەموو هەڵبژاردنەکان کە بەلایەنێکە بوو دەنگی بۆ لایەنە ئەدا و تاقییان کردەوە سێران کرد ئەو لایەنە تەمسیلی ئەو هاوڵاتی کەرکووک ناکە بۆیە ئەم جاریان ئەلم هەڵبژاردنیە بەڕاستی مڕەشەحی خۆیان ئەو کەسیان دەستنیشان کردکەوە تەمسیلیان بکە ئەو کەسەش پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک یعنی کورد کە کورد بێتەوە ئێستا بۆیە کە ئەم دوو مڕەشەحی ئێمە کە ئەبێت تەمسیلی خەڵکی کەرکووک بکەوە زۆر بتەوێنێتەوە هەتاکو من ئەوە ئەلێم ئەو دوو مڕەشەحەمان یعنی قورسایە زۆر لەسەر شانیانە ئەبێت تەمسیلی خەڵکی کەرکووک بکات بە تایبەتی کوردی کەرکووک بکات پارتی لە کەرکووک خۆی گەشتی نەقەنەعەتێ لە 16 ئۆکتۆبرەوە هەموو خەڵکی کەرکووک هەموو کوردێک گەشتە ئەو قەنەعەتە کەرکووک بەبێ پارتی کوردبوونی تیانە کوردبوون کاڵە بێتەوە هیچ کەسێ لە خەمی کەرکووکان نییە یعنی هەر شتێک ڕوو بدا لە هەر منتیقە کوردیەکان هەر ئیهانەکردنێک هەر شتێک بۆ سەر منتیقەیەک بێ لە هەولێر جەنابی سەرۆک هەر شتێک وایە لەسەر کەرکووک هاتنە جواب بازی مەوزوعی کەرکووکیانە کرد هیچ لایەن و بەرپرسیکەمان نەدی یعنی لە خەمخۆری کەرکووکا بێ بەرپرسانی پارتی پەیتا دەگەڕێنەوە و لە کەرکووکن بڕیارە بارگاکانی پارتی بکرێنەوە لە شارەکە بەڵام هێشتا هێزە عێراقیەکان لە نێو بارگاکانی پارتین پەیکەری پێشمەرگەیش ئاڵایەکی گەورەی عێراقی بە دەستەوەیە
کاکەحمەدێکێک لەو خاڵانەی کە بە بەردەوامی خەڵک داوای کردووە پرسی ئاسایی بوونەوەی دۆخی کەرکووکە پارتی ئەتوانێت لە چەندێکە بۆ منە مدەیەکی زەمەنی کە بەڵێن بە خەڵک بدەن لە ماوەی چەندێک ئەتوانێت دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و ئاسایی بکاتەوە. ئەگەر ئێوە بەراوردی ئەم چەند مانگەی ڕابردوو بکەن لەگەڵ پێشووتر تاگەینەوە 16 ئۆکتۆبەر ئەبینن گۆڕانکاری زۆر ڕوویداوە. ئێستا زۆر بەکەمی میلیشیاکان لە ناو شارە بینرێن. بوونی بازگەکانی میلیشیاکان بە هیچ شێوەیە بەرچاو ناکرێت. بازگە سەرێکیەکان هێزی سەربازی لێیە لەگەڵ هێزی پۆلیس. هیچ میلیشیایەکی هیچ گرروپێک ئەو دەسەڵاتەیان پێ نەدراوە کە بێن لەوێ جارێکی تر بێڕێزی بە خەڵک بکەن و ئەوەی کە پێیان خۆشە بیکەن. ئەمە هەمووی فشاری پارتی بووە و هەمووی لە ڕێگای پارتی دموکراتی کوردستان و وەفتی ڕسمی پارتی وەفت مفاوزی ئەمەکە کاکوشار جێباری سەرپەرشتی وەفتاکە دامی مەکتەبی سیاسیە و کەسایەتێکی ناسراویشە لە ئاستی عێراق لە ئاستی نێودەوڵەتیش و بە چاودێری UN و هەروەها وەفتێکی ترمان هەیە کە تایبەتە بە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک کە ئەویش ڕێزدا دکتۆر کەماڵ سەرپەرشتیەکە ئەویش هەر بە چاودێری UN هەموو ئەو کۆبوونانە بەردەوام ئەکرێن و هەنگاوی زۆر باشنراوە دەتوانین بڵێن کە زۆری نەماوە ئێمە زۆرمان بڕێەوە و کەمی ماوە بەنسبەت گەڕانەوەی پارتیش بۆ کەرکووک من دڵنیام ئەمە پرسیارەکە بێت لێت بپرسمانی ئایا مدەی زەمانی کەیە پارتی کەیە گەڕێتەوە بۆ کەرکووک چونکەوەی کە هەیە ئێستا تەنها کاندیدەکانتان و بەشێک لە کەوادری ئێوە گەڕاوەتەوە وەکو بارەگا و ئاڵا و ئەوانەی کە پێویستە کەدا ینی پێشووتریەوە پارتی جەختان لەسرە کردەوە بۆەوەی کە بگەڕنەوە بۆ کەرکووک ئێستا کەی پارتیە گەڕێتەوە بۆ کەرکووک کام پرسیاری زۆرینەی خەڵکە. ئێمە مەبدەئیەن لەگەڵ حکوومەتی ناوەندی هێشتوونێتە ئەو ڕێککەوتنەی کە بارەگاکانی پارتی چۆڵ بکرێت. بەشێکی بارەگاکان چۆڵ کراوە بە تایبەت لە ناوشاری کەرکووک دوو بارەگای سەرەکیمان هەیە ئێمە کە ئێشا بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانە و ئەوەی تریشان بارەگای لە قیسی ئەمانە چۆڵ دەکرێن و دوای چۆڵکردنیان بە خۆتان دەزانن ئەو بارەگایانە 4 ساڵە کە ئەسکەری تیابوو چەکداری تیابەوە چەکداریش کە لە شوێنەکە بێت مەدەنیانە هەرچووکەوت ناکات لەگەڵ دار و دیوار پێویستی بە چاکردنەوە هەیە و پێویستی بە نۆژانکردنەوە هەیە ئەمانە وەختیان دەوێت کاتیان دەوێت بەڵام دڵنیاتان دەکەینەوە کاتەکە کاتێکی درێژ خایەن نییە زۆر کورت خایەنە ولی ناکرێت مەسەر بڵێم خانوویەک دروستەکەم لە ماوەی 20 ڕۆژ احتیمال لە 25 ڕۆژ بخایەنێ بۆ نمونە بۆیە ئەوەی بابەتی گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک بابەتێکی تەواوکراوە و بڕیاری لەسەر دراوە و هەنگاوەکانی دەست پێکراوە و دەگەڕێنەوە بەشکۆشەوە دەگەڕێنەوە بە ئاڵای کوردستانیش و ئاڵای کوردستان لەسەر بارەکانی پارتی دیموکراتی کوردستان دەشەچێتەوە. بابەتێکی حەزەکەین یعنی بە زانیاریەوە باسیکەی بۆمان و زانیاریشمان پێ بدەی بە بینەرانی کوردستان بچوار پرسێک هەیە کە ئێستا باسەکرێت ئێستا کە هەڵبژاردنتەوە بۆ پارتی دەنگیشتی زۆر هێناوە لە کەرکووک دەوترێت کە پارتی یەکێ لە خاڵەکانی مفاوزاتی لەگەڵ لایەنی یەکێتی یان لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوە بێت کە پۆستی سەر و کۆمار لە بەرامبەر پۆستی پارێزگاری کەرکووکە بێواتە ئەم دوو پۆستە دەبێت ئەو لایەنانەی دیکە یان یەکێتی کە خۆی بەخاوە نێزانێت دەبێتیشان هەڵبژێریان پۆستی سەر و کۆماریان پۆستی پارێزگاری کەرکووک واتە ئەگەر وا بێت لەو حاڵەتەیە و پۆستی سەر و کۆمار وەرەگرن وەک پارتی ئەمە زۆر بووەتە پرسیار لای خەڵک. کاکە سۆران بابەتی پۆست هەمیشە لە سیاسەتی پارتی بابەتی پۆست بابەتێک نەبووە کە ئەوەندە داکۆشی لەسەر بکرێت کە ئێمە بەرژەوەندی گشتی و ئەمنی قەومی کورد و کوردستان بەلایە بنین و بین داکۆشی لەسەر پۆستەکە بکرێت. من تاکیدی کوردستانیان دەکەمەوە پارتی پۆستی بەلاوەگرن نییە ئەوەندەی بەرژەوەندی گشتی و ئاساییکردنەوەی وەزعی جێگە ناکۆچەکانی لەسەر ئەوە بڕاوەیە کە وەکو عرفی لێ هاتووە کە سەر و کۆمار دەبێت پشتی کورد بێ. بابەتی کەرکووک بابەتێکی جیاوازە لەگەڵ بابەتی سەر و کۆمار ینی ئەمانە پێکەوە گرێدراون نین و دوو بابەتی لێک جیاوازن. ئێمە لە کەرکووک مەعاناتمان زۆرە کورد مەعاناتی زۆرە تەنها تاچی کورد لە کەرکووک ناڕازی نین و ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ لەگەڵ عەشایری عەرەب چ لەگەڵ ئەحزابی عەرەبی چ لەگەڵ عەشایری تورکمان و ئەحزابی تورکمانیش
ئەوانیش بۆ خۆیان تێبینیان هەیە تۆی بینی زۆر توندیان هەیە لەسەر ئەم ئیدارەیە کە ئێستا هەیە بۆیە ئەم ئیدارەیە دەبێ بگۆڕدرێ پارتی هەمیشە پێشنیاری ئەوە بووە باشترین حەل بۆ پارێزگار کوردێکی باش نەمەرجە پارتی بێ نەمەرجە یەکێتی بێ یعنی ئێمە بانێن بابەتی پارێزگار بکەینە قوربانی مەلمەلانەیە کە کورتیا ئەزەرەر بکە. ئەو کاندیدانەی پارتی کە دەرچوون بۆ پەرلەمانی عێراق خەڵکی پیرۆزباییان لێ دەکەن و دێنە لایەن بەڵێنەوە بە خەڵکی دەدەن کە لەگەڵ هاوڵاتیان بمێننەوە و دانەبڕێن. سەبارەت بە گۆڕانکاری ئیداری ئێوە کە بوونە بە پەرلەمانتار وەک پارتی دیموکراتی کوردستان گۆڕانکاری ئیداری ئەکرێ لە کەرکووک ئەوەی کە ئێوە هەن یعنی وەک پەرلەمانتار؟ طبعا ئێمە وەکو ئەوەی کە چەند ڕۆژێتر لەوانەیە سەر و بەرەو بەخا بڕۆین بۆ ئەو قەسەمەی ئەو یەمینەی دستوریە تأکید دوای ئەوە بەرنامەی خۆمان هەیە و دەست ئەەکەین بە بەرنامەی خۆمان وەکو پەرلەمانتاری کەرکووک من حەزەکەم هەموو پەرلەمانتارەکانی کەرکووک لە هەموو نەتەوەکان دەست بە یەکەوە بکەین بۆ ئەوەی بتوانین بۆ خەڵکی کەرکووک خۆش ژیانێکی خۆش ئاشتیەکی باش ئەمانیەکی باش ژیانێکی اقتصادی بەرەو بەرزبوون بۆ خەڵکی کەرکووک تأکید هەموو پەرلەمانتارەکانی کەرکووک دەست ئەەکەین بە یەکەوە بۆ ئەوەی کەرکووک بە دیمەنێکی جوان بێ خلال ئەم 4 ساڵە. باشە ماوەسانەجمە ئەوەندێکەوە ناو خەڵک بوون خەڵک چی ئەوێ لە ئێوە داوای چیتان لێکە؟ طبعا داواکاری خەڵک زۆرە خەڵک چەند ساڵە زۆر یعنی هیچی بۆ نەکراوە وەک ئەوەی کە ڕازی بێ هەموو خێزانێک کە من ڕوویان لێ کردم وەک کاتی بانگێشە چەند خێزان هەیە لە ناو خێزانەکە چەند خەریجیان هەیە چاوەڕوانن تەعین بن چەند کەسیان هەیە بێڕاتبن بێڕعایەن ڕعایە ئیجتماعی کە حەقی هەموو هاوڵاتیەکە لەو شارە ئەژێت ئێمە هەوڵ دەدەین طبعا کە ئەوانمان دەستنیشان کردووە من وەکو خۆم کە کاندید بووم دەستنیشانی ئەو خێزانانەمە کردووە کە دوای ئەوەی سەر بکەوم دووبارە ئەڕۆمە لایەن ئەوانەی وا پێم بکرێ وەکو من پەرلەمانتارم لە بەغا بۆیان جێبەجێیەکەم. باشەماوەسانەجوە بەدەر لەو داواکاریانەی خەڵک بۆچی متمانی بە پارتی بەخشیوە یانە بینین خەڵکێکی زۆر ئەمجارە متمانیان بە پارتی بەخشی ئەمە هۆکارەکەی چی بوو ئێوە وەک لایەنە سیاسیەکە ئەگەر لێ کۆڵینەوەتان کردوێت لێکتان دابێتەوە خەڵکی کەرکووک بۆچی بەم شێوازە متمانیان بە پارتی بەخشی یان چاوەڕوانی چی لە پارتیەکەن؟ خەڵک ئەوە نییە ئیستا چاوەڕوان بکە بەڵکو خەڵک پارتی دیموکراتی کوردستان تاقیەوە کردووە ئەزانێ خاوەنی قسەی خۆیەتی خاوەنی کەرکووکە خاوەنی کووردە کورد بە پارتی ناسراوە متمانەیان هەبووە دوای 2017 دوای 16 ئۆکتۆبەر کە چۆن هەولێر باوشی کردەوە بۆ هەموو نازەحەکانی کەرکووک نەیوت ئەوەی تورکمانە ئەوەی عەرەبە نەیەتە ناو شاری هەولێر بەڵکو باوشی کردەوە بۆ هەموو نەتەوەکان ببوو بە باوکی بۆیان حتاکو ئێسش بەردەوامن بە ئەو مەبدە ئەو بە ئەو کەرامەتی خۆیانە ئەژێن لە هەولێر بۆ ئەوە ئەو متمانەیە هیچتی خەڵکی کەرکووک متمانە بکاتە کاندیدانی پارتی و دەنگی خۆیان ببەخشنە پێیان. باشە کاندیدانی پارتی ئەوەی کە دەرچوونە لەناو خەڵک دەمێننەوە لەگەڵ خەڵک دەبن؟ بەڵێ من وەکو خۆم نەجوا حەمید هە لە ناو کەرکووک مامۆتەوە نووسنگەمیش هەر بەردەوامە پێشوازیەکە لە خەڵک بۆ ئەوەی پیرۆزبایی لە نەجوا حەمید بکەن نەک بەسکورد و ئەنەماگەر ڕۆژانە جەنابتان لێرە بایان وەکو ئەوەی نەتەوەکانیش تریش هاتوونە پیرۆزبایی لە ئێمە ئەکەن و ئەمێنینیشەوە لە ناو کەرکووک بەڵام دعایەیەکی بچوک بوو على ئەساس مامۆستا نەجوا لە ناو کەرکووک نەماوەتەوە ئێمە کاری تایبەتی خۆمان هەبوو دوورکەوتینەوە لە ناو کەرکووک بەڵام ئێستا مەوجودین لە کەرکووک و لەگەڵ خەڵکی کەرکووکی. هەڵوێستەکانی پارتی دیموکراتی کوردستان لای خەڵکی کەرکووک ماون و لە بیر نەکراون چونکە پارتی پێی وایە هەر کاتێک مرۆڤ توانی بە بێ دڵ بژێت ئەو کات کوردستانیش دەتوانێت بەبێ کەرکووک بوونی هەبێت.